نەوەی گرانە بەخوا لە 2017 قەتر نەوتماوە نەگرتیە نەبەخوای هەموو ساڵێ 2 بەرمیل و 3 بەرمیل نەوتمان کڕێ بە 160 مان کرد 150 مان کڕیا خواوەچی لەوەی وا دیارە بە خۆمان کرێتین ئیش و کارەکە نییە کاسبیەکە نییە ئەگەر نەوتەکەش نەبێتن و ئێ بەخواتی ئەمەش پیرەمێردێکمانەیە شەو ڕۆژغار دەدا کرێخانی بدا نەوتی بکڕین هەموو شتێک بە پارەیە داوا لە حکومەت دەکەین وەڵڵاهی خوا چاک بەخەکە بشنتەوە خێری دەکاتی هەر مارین بەرمیلێک بتن و ساڵانە بابە هەر بەرمیلێک بی بابە بە هەر بەرمیلێکی بکڕین بەرمیلێکشمان بداتی بەڵاتی بارێکگوزاری قوڵزەی بۆ نمونە نەفەری هەیە باری دارایی کەمە ناتوانێت بەرمیلێک بکڕی بە 150 جریکانێک بکڕی بە 30,000 ئەمە بۆ باری دارایی هەوڵەتیان زۆر گران دەبێت ڕاتەوەستی بە 4 ساڵە کڕیومانە بە 150 کڕیومانە بە 130 کڕیومانە بەرمیلمان کڕیوە داواکارم نەوتی دابشکن و بە شێوەیەکی دروست و جوان لە حکومەتی هەرێمی کوردستان و هەروە حکومەتی عێراقی بەڕاستی کاکە نەفت گرانە ئێستا کە ئەمان لە سەعای باردەکەین بە 150,000 لۆمانە دەبینەوە بە 160,000 دیارە 165,000 دیارە بەس وەڵڵاهی ڕاستەکەی زۆرە خەرج ناکڕی ئێستا کە غاربەی ئەو زادانە بڕۆ تەماشاکە هەموو جریکانە خەرجداری نییە بەبینێکی 160,000 دیاری بکڕی وەڵڵاهی زۆریشە زۆر ئێستا پار باتە ئاخی گرانەکەی 130,000 دیاری ڕۆی بەس ئەو سەماقول ئێستا 170,000 دیار 165,000 دیار خەوش معقول نییە وەڵڵاهی زۆرە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زودنیکان نەفت تۆزیەکە بەڕاستیان بەخۆم نەفت فرۆشم ئەگەر نەفت تۆزی نەکرێت طبعا لەمە باشتر نەفتی باش دەفرۆشنێ بەس وەڵڵاهی ئەمن بەخۆم زەمینم مرتاع نابی چونکە گوناعە ڕاستی 160,000 دینار لەو بێمەعاشەی کاکە بەچی دەدرێ بەرێ براکەم بە کەسەدی 160,000 دینار دەفەرمە ئەمار ئەمنەوە نەفت مەڵوینیان تەماشا دەکەن کرێتیشن بەمێنە نەفتەکەم فرۆشتێ بە 3 مارە 3 مار دوای بەمێنێتەکان کە دێ و یەکێک گوتی ئەوە بخۆی بەمیز گەڕە ئەوە گەڕک دووگەر سێگەر گوتی ماریە گەڕمام دێ هەیە بە جریکان ئەمە داوێ نەفتی بەتار دەکەنەوەمانە کابێت دەرێ جریکانەکەت پێ بم دێ